والقرآن المجيد. بە ئامادەبوونی چەند قورئان خوێنێکی نێودەوڵەتی لە شاری سلێمانی ڤیستیڤاڵی سەدای زێڕین بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ بەڕێوە چوو. لە ڤیستیڤاڵەکەدا قورئان خوێنان ئامادەبوونیان خستە کەشێکی بێدەنگی ئیمانی و بە پەرۆشەوە گوێیان بۆ ئارامی دڵ قورئانی پیرۆز هەڵخستووە. ئێمە بە خۆشحاڵیەوە چەند وەرزێکە بەرنامەی سەدای زێڕین پێشکەشەکرێ لە هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز. ئەمساڵ بە خۆشحاڵیەوە فستیڤاڵی سەدای زێڕینمان ئەنجامدا دوای ئەوەی کە بەڕاستی بڕیار بوو 2 ساڵ پێش ئێستا ئەنجام بدرێ ئەم فستیڤاڵە، بەڵام بەهۆی نەخۆشی کۆرۆنا و ئەو جائیحەیە کە ڕووی لە وڵاتە کرد نەمانتوانی میوانەکان کۆ بکەینەوە. ئەو میوانانەی کە ئەمڕۆ لە بەرنامەی یاخۆ لە فستیڤاڵی سەدای زێڕین ئامادە بوون هەمویان تێکڕا میوانی بەرنامەی سەدای زێڕین بوون و بە خۆشحاڵیەوە لە وڵاتی ئێرانەوە میوانمان هەبوو، لە تورکیاوە یەکەمی جیهان لە بانگبێژی میوانمان بوو کە محسین کارایە، هەروە لە شاری هەولێرەوە 2 قورئان خوێن. قورئان خوێنەکانیش دەڵێن بەشداریان لە ڤیستیڤاڵێکی سەرکەوتوودا کرد. خەڵکێکی زۆر ئامادە بوون و توانیان بە سەرکەوتووی بۆ ساتێک دڵەکان ئاوێتەی قورئان بکەن و خۆشحاڵن کە لە سلێمانین و لەم ڤیستیڤاڵەدا بەشدار بوون. دەستخۆشیتانەکەم بۆ ڕێکخستنی ئەم فستیڤاڵە بەڕاستی فستیڤاڵێکی زۆر جوان و ڕێک و پێک و شایانی سپاس بوو. الحەمدولله لەلایەن خەڵکیەوە زۆر پشتیوانی کراوە، خەڵکی زۆر هاتوون، زۆر استقباڵیان کردووە، ئێمەش چاومان پێڕۆشن بووەتەوە. الحەمدولله خەڵکی شاری سلێمانی خەڵکێکی بەدین و قورئان خۆشەویستن، خۆیان خۆشەوێ. هەر بە بۆنەی ئەوەوە ئەم فستیڤاڵە شلوغ بووە. پێم وابێ خەڵکی بە شەرەف و دیندارن، ئینشاءالله خوا ئەجر پاداشیان بداتەوە. ئەمڕۆ ئێمە لە ئاهەنگی قورئانی جوان و ناوازەدا بووین، گوێمان لە دەنگەلێکی بەچێژ و سەرنج ڕاکێش بوو لە تورکیا و لە ئێران و لە بەغداد و لە باکووری خۆشەویستمان لە سلێمانی و هەولێر. میوانانی ئاهەنگەکە بە دەنگی قورئان خوێنانی ناسک و خۆشەکانیان چێژیان وەرگرت. من شەرەفی ئەوەم پێ بەخشرا کە وەک بەشداربوویەکی ئاهەنگەکە بە ئاوازی عێراقی چەند ئایەتێکم خوێندەوە و سرودێکیشم لەسەر پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت بۆ میوانان چڕی. شاركت بتلاوة من القرآن الكريم أعوذ بالله من الشيطان الرجيم. سەدای زێڕین لە کەناڵی ئاسمانی پەیام دەنگی زۆرێک لە قورئان خوێنەکانی ئاشنای گوێی بیسەر و بینەرەکانی کرد لە ناو دەرەوەی وڵات. تۆڕی میدیایی کۆمەڵیش بەڵێن دەدات ئەم جۆرە لە بەرنامە ڤیستیڤاڵانەی بەردەوامی هەبێت و هەمیشە قورئان و سەدای زێڕین دەکاتە میوانی نورانی خێزانەکان. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. اللهم صل على حبيبنا محمد لما أتيتك سيدي